لەگەڕی حەفدەیەمی خولی نایابی کوردستان و لە یاریەکی بەهێز یانی هەولێر لەسەر یاریگای فەڕەنسۆهێری ڕوبەڕووی یانەی زێرەڤانی بوویەوە. نیوەی یەکەمی یاریەکە بە ڕیتمێکی هێواش دەستی پێکرد، هەردوویانە بە هەستیاریەوە یاریان دەکرد. بە درێژایی کاتی یاسایی نیوەی یەکەم هیچ مەترسێکی ڕاستەقینە لەسەر گۆڵی هەردوویانە نەبوو، تەنیا تۆپ لە ناوەڕاستی یاریگا دەمیرا. لە یەکەم خولەکی کاتی زیادکراوی ئەم گێمە یاریزانی پیشەگەری بەرازیلی یانەی زێرەڤانی کارلۆس ئێدواردۆ لە چاودێری تۆپێکدا لە نێو ناوچەی سزا گۆڵی یەکەمی بۆ زێرەڤانی تۆمار کرد. یەک خولەک دوای ئەم گۆڵە یاریزانی پیشەگەری بەرازیلی یانەی زێرەڤانی و گۆڵکاری ئەمۆرزەی خولی نایابی کوردستان تا ئێستا تیاگۆ ئاماراڵ بە لێدانێکی بەهێز گۆڵی دووەمی بۆ زێرەڤانی تۆمار کرد. لە نیوەی دووەمدا ئاستی هونەری یاریەکە بەرزتر بوو، شێوازی یاریەکەش خێراتر بوو. لە خولەکی چلونۆ کارلۆس ئێدواردۆ بە لێدانێکی بەهێز هەڕەشەی لە گۆڵی هەولێر کرد، بەڵام تۆپ لە تەنیشتون تێپەڕی. لە خولەکی 55 تیاگۆ ئاماراڵ گۆڵی سێم یانەکەی و دێمی خۆی لە خولی نایابی کوردستان تۆمار کرد. دوایەم گۆڵە هەولێریەکان باشتر دەمیران و چەندین هێرشی ڕێکخراویان بۆ سەر گۆڵی زێرەڤانی برد، بەڵام گۆڵی یەکەمی هەولێر تا خولەکی 72 دواکەوت کاتێک هێرشبەری هەولێر یونس شەکوور بە لێدانێکی هێواش تۆماری کرد. ڕاهێنەری هەولێر عەلی وەهاب بۆ کەمکردنەوەی جیاوازی ئەنجامی یاریەکە سەرجەم گۆڕانکاریەکانی کرد، ئەگەرچی هەولێر تا کۆتایی یاریەکە باشتر بوون، بەڵام ئەنجامی یاریەکە تا کۆتایی بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی زێرەڤانی مایەوە. بەم ئەنجامە زێرەڤانی هاتە پلەی یەکەم بە 28 خاڵ و لە کۆتا هەفتەی خولەکە ڕکابەری برایەتی دەکات لەسەر نازناوی ئەمۆرزە. هەولێریش هەر لە خانەی پێنجەم مایەوە بە 19 خاڵ. حوسێن محەممەد، کەناڵی پەیام.